إما سبارة موضوع احتياط كارثة. احتياط وقت كلمة جملة لكلمة احتياط دبيه زۆر شدێتە دەزێنمان. ئەو موسسەیە لە ساڵی 1970ەوە دامەزراوە، مزەویزی ڕسمی لە سازمانی بێزیستی وەرگرتووە. کاری ئەسلی ئەو موسسەیە ئاگاه سازیە، وشیارکردنەوەی خەڵکە بۆ ئەوەی کە توش نەبن بە موادی مخدر. موادی مخدر بەداخەوە زۆرێک لە کۆمەلگای ئێمە ئێستا تووشی بووە. قەدیمتر موادی مخدری سەنعەتی جوری بوو کابراێکی کێشاخ و بەدبەختەکەی فقط بۆ خۆی و خانەوادەکەی بوو. بنکەی کۆلکە زێڕینە حەوت ئەندامی هەیە، واتە حەوت نەفەر عوزوی هەیئەت مدیرەنە. دەمانجی ڕەمەزانی ئەو ساڵدا هەموو هەفتەکان کە بوون بە دوودانە تیم لە دوو مزگەوتان فعالیەتمان هەبووە. جێیەتی هەر لێرەوەمە دەستخۆشی لە مامۆستایانی ئاینی بکەین کە زۆر چاک هاوکاریان کردوینە و هەروەها دەستخۆشی لەو خەڵکەی بکەین کە جۆڕایەلی قسەکانی ئێمە بووینە. هەدەفی ئێمە واقعیت ئەوەیە کە خەڵکی ئاگاه بکەینەوە کە لاوەکانن تووشی ئەو نەخۆشی و گرفتە نەبن. مخالفم 20 ساڵە تەربیت کردووە، 20 ساڵە نەکێشاوە، چۆن ئەم نەفەرە تەسلیم هابووەتەوە. لە بەرنامەی ساڵانەدا حەدی ئەقەل مانجێ مزگەوتێک حتمەن سەردانی دەکەین لە شاری پیرانشار و حۆمەیە مختصی خودی پیرانشار نییە، دێهاتەکانیش دەچین و لە پەسوێ و لێکبن ڕابگرە حتا دەگاتە ترکەش و کەوپەر لە هەر جێ کە بزانین جەماعەتێکی باشی لێ کۆبووتەوە تیمەکانی ئێمە دەوێتدا فعالیەتیان دەبێت و تیمەکانی ئێمەش پێکاتونن لە خودی ئەندامانی کۆلکە زێڕینە لە دەرەوە ڕا هیچ کەس دەوێتدا فعالیەتی نییە. ئەو تیمەش هەموو موردی تەئیدی جەماعەت و خەڵک و نەهادەکانن و کار دەکەن بۆ ئەوەی کە لاوەکانی ئێمە بنەماڵەکانی ئێمە تووشی ئەو نەخۆشیە نەبن. سەرسۆری دەخواتێکی باوەکەی باڵمەختاری ئۆکسیدی بۆ دوو سەقمەنەی زانی بۆ دوو سەقمەنەی دەیکوت جاران هەتادە و یازدەمە لە چۆ دەرەیە لە هەر شوێنێک لازم بێت بێمە ڕابگەێنن، ئێمە دەوێتدا ئامادە دەبین و فعالیەتی خۆمان دەست پێ دەکەین و لە هەموو ئیداراتیش داوا دەکەین لە هەر شوێنێک بیانوێ مەعزوورمان دەبێت. شتێک کە پێویستە ڕابگەێنم ئەوەیە کە موسسەی پیشگیری لە احتیاجی کۆلکە زێڕینەی پیرانشار موسسەیەکی کاملەن مەردومیە و ئاعزایوی کورلەن ڕایگان کار دەکەن، حەق و حقوق لە هیچ نەهاد و ئۆرگان و خەڵکێک وەرناگرن. ئەوەی بە خۆمان و بە منداڵەکانمان بڵێین کە هەر شتە و لە ڕێوشۆنی خۆی ڕادەبێ و دووکردنی نابێت لە مەسیرێکی